نەخۆشی لا ڕەشە بووەتە هەڕەشەی لە ناوچوونی باخە گوێزەکانی هەورامان کە سەرچاوەی بژێوی هاوڵاتیانن. لە ئێستادا سەدان داری گوێز وشک بوون کە بەرهەمی ڕەنجی چەندین ساڵەی خاوەن باخەکانە. ئەوان داواکارن حکوومەت زیاتر هاوکاریان بکات لە چارەسەرکردنی ئەم نەخۆشیە کوشندەیە کە مەترسی لەسەر چاوەی بژێوی ژیانیان و ناوچە گەشتیاری و ژینگە جوانەکەی هەورامانیان هەیە. ژیانی ئەم خەڵکە هەر لە دێر زەمانەوە تا ئێستاش لەسەر ئەم باخ و باخاتە بووە، وەکو بەروبووم، وەکو سەیرانگا و وەکو سیاحەت. اینجا ئێستا تقریبان چەند ساڵێکە ئافات تێپەیا بووە کە ئێمە ناومان ناوە سەرەتان بەست نازانین ناوە عیلمیەکەی چییە. تووشی ئەو گوێزانە بێت تقریبان بە 2-3 ساڵتر وشکیەکە. ئەو نمونەش ئەو باخانەی کە پێم وتین نزیکەی 170 بنگوێز لە ڕیزێک لە جۆگایەکە بڵێن وشک بووە. ئەگەر لایەکی خێرای لێ نەکرێتەوە و لایەکی دڵسۆزانەی لێ نەکرێتەوە بەڕاستی یعنی خەڵک ژیانی نامێنێت و مەجبور کۆچەکە بەرەو شارەکان و حاڵێ من لێرە بڵێم 50-60 بن وش بووە. ئەو باخێ ولاش هەرها کەزا ئاواتە شەنەی کردووە ئەگوێزێتەوە ئەڕوا بۆ باخانی تر لە کابرا 20 ساڵ خزمەتی گوێزان ناکات. خۆرە دەژ نییە سەختە و تەڵاندانێ و بەرد بێنەوە بیکاڵە نەما بنێژە و ئاوی بۆ تا ئێستا هاتوونێتە بەر ئەسە وش بوون. زۆر زرێرێکی زۆر کەوتۆ لەو باخانە. ئێستا خۆتان هاتوون سەیری دارەکان کەن، یعنی ئافاتێکی وا هاتووە داوا لە حکوومەت دەکەن هەرچەنە هاتوون بەدەمانەوە، بەڵام زیاتر لەبەرەوەی بژێوی خەڵک زۆری لەسەر ئەم باخانەیە کابرا بە 50 ساڵ 6 ساڵ بنەگوێزێکی بەرهەم هێناوە ئێستا بەبێ هیچ وشگە بێت و هیچ بەروبوومەکەی ئەڕوات. بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجەش لە ڕێگای دوو تیمەوە هەوڵ دەدات بە پێدانی ڕێنمایی و دەرمانی پێویست ڕێگری لە تەشەنەسەندنی نەخۆشیەکە بکات. ئێمە خۆمان هەڵەسین بە مکافەحەی دارەکان تەمەن باوکاری کابرای جوتیار کە لەگەڵمان ناوێت دەرمانەکە لەیان بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی هەڵەبجەوە دابین کراوە. ئێمە دەرمانەکە شێوازی بەکاریانانەکەی و چۆنێتی مکافەحەکەی و لە چەند جار تیکرار بکرێتەوە دووبارە بکرێتەوە هەمووی ئەمانە بە وردی بە کابرای فەلاح هەڵین خۆمانی لەگەڵا بێ هەتاوەکو عملیەکە بە تەواتی ئەنجامەدا بۆی زۆرترین ئیسفادە بگەێنرێ بە خاوەنی جوتیارەکانی ئەم منتیقەیە. گواستنەوەی ئەم نەخۆشیە لە ڕێگای ئاودێری و بەرکەوتنەوەیە. ئەگەر خاوەن باخەکان و لایانی پەیوەندیدار هاوکار نەبن لە ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ئەم نەخۆشیە کوشندەیە، ئەوە چارەنووسی 85,000 دارگوێزی هەورامان لە ژێر مەترسی وشک بووندایە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەورامان.